دالی ئەمڕۆ ناڕۆین بۆ سەرکار. بۆچی دایگیان؟ لەبەرەوەی داپیرە دەگەڕێتەوە. وا نەڵێ ئەوە نەم پێ خۆشە بەخوا زۆرم بیرە کرد. زۆرە پێخۆشە تۆ زانی بگەڕێتەوە ژیانمان تێکەیە؟ دایگیان ئەو پیرەش نەخلەفاڵە نازانم تۆ بۆ وازی لێ نایەنی. بازم مۆزوعە بێنە. ئەزانی زۆرم پێ ناخۆش بوو لەگەڵ ئەو کوڕەیە قسەتە کرد؟ بۆچی دایە؟ کوڕێکی قۆس، شیرین، ڕەسوو. ناشە عاشقی بوو بێ حەزت لێ کردبێ؟ نا دایگیان. خۆ پێی ڕازی نەبووی؟ خەمنە بێ دایگیان. دڵاکەم ئەزانی چۆنە زۆرم پێ ناخۆشە لەگەڵ ئەو کوڕەیە قسە بکەی لەبەرەوەی ئێمە خێزانێکی زۆر جیاوازین. دالی گوێم لێ بگرە سەیری ئەو لامەکە. ئێمە دەوڵەمەندین ئەوان هەژارە بە کەڵکی ئێمە نایەن. نازانم تو بۆ دایکە تەبیعەتە وایە. هەژار چییە؟ قەیچەکە با هەژار بێ؟ تەلەفۆنێکی بۆ بکێشم پێیەتی. بۆچی؟ ئیشم پێیەتی. ئاخ ئیشە بۆچی دایە؟ قسەی لەگەڵاکەم. باش. فەرموو. بەس دایکە بە جوانی قسەی لەگەڵا بکە. لێدەنگە. تۆ سەوتەکەی بە بەدەرەوە. ئەلو عاشقم؟ عاشقمی چی؟ یۆ بگرە کاک بروس. من دایکی دالیم زۆرم پێ ناخۆشە پەیوەندی لەگەڵ کچەکەما هەیە. ئەگەر هەر چیەکە لەگەڵ دالیا هەیە بە مەسیج تەلەفۆن هەر چیەک نازانم. زۆرم پێ ناخۆشە نامەوێت لەگەڵ کچەکەی منە پەیوەندی هەبێت. لەبەرەوەی تۆ ئەو بەیەکەوە ناگونجن. سوپاسە ئەکەم تا ئەم کاتە مۆقیفە هەبوو بەرامبەر کچەکەی من گوێ لە هیچ کامتان ناگرم لەبەرەوەی شتەکان زۆر جیاوازە لەوەی کە تۆ بیری لێ ئەکەیتەوە. من حەقی ئەوەی کە بمەوێت سوپاسی تۆ بکەم سوپاس بۆ هەڵوێستە جوانت بەرامبەر دالی کچم ئامادەم 50 وەرەقە بم بە بەڕێزت بۆ ئەوەی ئەم مۆزوعە کۆتایی پێبێت تکایە لە کچەکەم دوورکەوەرەوە. من چۆن عشقی خۆمە فرۆشم بە 50 وەرەقە ها نەک 50 وەرەقە حەزەکەی من 2 دەفتەر دۆلار تێمێ تێگی بەڵام قەت تەنازول بۆ 50 وەرەقە ناکەم عشقی خۆم بفرۆشم حەزەکەی سوڵتان بۆکەم بەڵام عشقی خۆم نافرۆشم. گوێ بگرە کاک بروسک ئاخر جارە بە تەلەفۆن بۆ کچی من ئەکەیت. یەک جاری تر تەلەفۆنی بۆ ناکەی ئەوە من لە ئێستاوە جەناب بە بلۆگ ئەەکەم پەیوەندیت لەگەڵ دالی کچی منە نامێنێت. دایکە هەست ناکی زۆر ناشرین قسە لەگەڵا کرد؟ کچمەوە بلۆگم کردەوە بیتە بە هیچ جۆرە قسەی لەگەڵا ناکەیت. تۆ حەقت چێ دایکە بۆ بلۆکیەکەیت؟ من پێویستم بە زاوای دواکەوتوو نییە لە ناو خانەواتەکەما هەبێت باشە لەبەرەوەی ئەو پڕا کارفامە هیچ بە کەڵکی ئێمە نایەت. باش با قسەی تۆ بچی بکەین. کاک ڕەشید بەڵێ خاتون فەرموو. یا ئەڵڵا کێ ڕاگوێ لێ بوو خێرا خۆ کرد بە ژوورە؟ وەڵاهی لە بەدرگا بوو گوتم نۆگو ئیشە شتێکیان بێ بۆی زوو بێ بە خزمەتتان. فێری گوێمان لێگری. ئەستەغفیرڵڵا ئەستا خزمەتانە فەرموو. مام ڕەشید بانگی بڵندم بۆکەی. باشە بەسەر چۆ. دایکە ئەو نەمەیە بەدەمیانەوە ئاوا لەگەڵ یان ناباشیت. پێویست ناکە ئەو قسە لەگەڵ یا بکەیت. ئەو تەمەنی هەیە لە تۆ گەورەترە. ئەبێ فێر بێت. چۆن منە بە شوو بە کوڕی داڵەمانکەم ئەیشە خزمەتکارا بێ فێر بێت. مرۆڤایەتی پێش هەموو شتێکەوە. بڵند سێوەخانیەتەوە ئەچی بۆ مەتاڕ و ئەیهێنیتەوە بۆ ئێرە. باشە بەسەر چاو. ئەیش و کاری کامپانیا؟ بە جەماعەت بڵێ کە ئیشەکانی ڕابردوو هەمووی ڕێکخەن و دواتر کە ڕۆژیتەوە هەموو شتەکان ڕێک پێکە بێت. باشە بەسەر چاو. سەرچاو. دایکە ئێمە ناڕۆین لەگەڵ نەنگما؟ بابا سەعاتێک تر. باشە بەس دایکە گوێ بگرە. حەزەکەم لە ئێستەوە شتێکت پێ بڵێم. پێم خۆش نییە هیچ شەڕ و ئاغا بخەیتە ئەم ماڵەوانێ. لەگەڵ نەنگما تۆزێ باش بە. ئەگەر ئەو باش بێ منیش باشە بم. ئەو زۆر خۆپەرستە. ئەو خۆی زۆر خۆشەوە. ژیانی خۆی خۆشە. ئەو چۆن ژیانی خۆی خۆشە منیش خۆشمەوێت. اینجا تۆ لە تەمەنی ئەوەی ئەو خلافاوە تۆ چی؟ هەر چیەک بێت هەر کەسە لەسەر ژیانی خۆی پابەندە و ئەتوانێت چۆن ئەژیت ئاوا بژی بەڵام منیش ئاوام. ئەو شتانێک کە ئەو ئەیوێت من ناتوانم قبوڵی بکەم. نازانم باوکم چۆن تەحمولی تۆی کرد.